ئەو برایانە پێیان خۆشە دەتانی چ لەبەر ڕەشماری دابنیشن. لە سەرەتادا ئەوە بیرۆکەی ناوەندەکەمانە ناوەندی باڵای حەیرانبێژاری کوردستان ساڵانە ئەوە دووەمین فیستیڤاڵی کە لە سەردەمانی 2019ەوە تاوەکو ئێستا بەڕێوەی دەبین. فیستیڤاڵەکە لە چێوە بیرۆکەمان سەری هەڵدایە لە بەرز ڕاگررتنی ڕەسەنایەتی کەلتوری باب و باپیرانمان کە لە کۆندا ڕەسەنایەتی با و باپیرانمان لە شەوانی زستاندا چۆن بەچ شێوازێک ئەو شەوانەیان بەڕێ کردووە ئێمەش بە هەمان شێوە بە هەمان بیرۆکەی ئەوانەوە هاتووینە لێرە بە شێوەیەکی جیاوازتر بە دیزاینێکی جیاوازتر کارمان لەسەر ئەوە کردووە بتوانین کە بە شێوەیەک لە شێوەکان خزمەت بە ڕەسەنایەتی کەلتوری کوردیا بکەین. بەڵام لێرە جیاوازەکەی ئێمە و ئەوان چێت تەمەنەکانە ئەوەی خۆشببختی خۆشحاڵی ئێمەیە دەبینین کۆمەڵێک گەنجی جوان کۆمەڵێک لاوی ئازیز جگە لە کۆمەڵی لاوەکەمان کۆمەڵێک جوامێری جوان لێرە ئامادەبوونیان هەیە جگە لەوان کۆمەڵێک یختیاری بە تەمەنی پیاوت معقولی زۆر و چاک لێرەنا کە لێرەدا بەشداری لەگەڵ ئێمەدا دەکەن و ئەوانش هاندەری سەرەکی ئێمەن کە ئێمە هەمیشە بەردەوام بی لەم زۆرە چالاکیانەدا جگە لەمە یاری کەرەمستانی لێرە دەڕواتن جگە لەوتنی حەیران و بەستە و گۆرانی یاری کەرەمستانیەکانمان ئەوە سەرپەرشتکاری خۆیانمان بۆیان دابین کردووە سەرپەرشتکارەکان دێن کار لەسەر پرۆسەی بەڕێوەبردننی یاریە کەلتوریەکان دەکەن بۆ نمونە یاری کەرەمستانی کە لێرە ئەنجام دەدرێتن یاری کەرەمستانیش ڕەسەنایەتێکی کوردی ئەسلیە لە باو باپیرانەوە لە دەشتی قەراج و کەندێناوە چۆن حەیران لە دەشتی قەراج و کەندێناوە سەری هەڵداوە بە هەمان شێوە یاری کەرەمستانیش بە هاو شێوەی وتنی حەیران لەوێەوە سەری هەڵداوە هەرچەندە لە زۆر شوێن لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش حتا بڵێن ینی ناوچەکانی پارچەکانی تری هەرێمی کوردستانیش ئەم شێوەزە یاریە دەکرێت بەڵام شێواز و چۆنیەتی گۆڕانکاری لە یاریەکاندا لە نێوان ناوچەکاندا جیاوازی زۆری هەیە بەس شتێک هەیە کە دەمێت زۆر بە باشی ئاماژەی پێوە بکەم ئەویش ئەم فیستیڤاڵە بۆتە هەوێنێک بۆ دوورکەوتنەوەی خەڵک لەگەر تەکنەلۆژیا شەوانە لێرە بەس بە گوێگرتن یاخود ببینین یا بەدڵخۆشی بەرنمەکان لە تەکنەلۆژیا بە دوور دەکەونەوە بۆ نمونە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەت ئێستا ئەگەر ببینین ڕێژەی ئامادەبووان لە بینەدانی بڵێن بینەرانی تەکنەلۆژیا ڕێژەیەکی یەکجار زۆر بەرزە بەڵام ئێمە دەتوانین بڵێن بەشێکی کەمیش بێتن ئەگەر بەشێکی بچووکیش بێتن توانی وانە ئەو خەڵکە لەو تەکنۆلۆژیا بە دوور وەبگرین بێن ئەلێرە سەیری شێواز و چۆنیەتی ئەو دەستورەی کە لە باو باپیرانەوە بەیان بەجماوت ئێستا لێرە پێڕۆ. ئامێژۆ یاریە ناتوانین نەمە تاریخی باسکرد چکە لە سێ پشتیمان ببینیم دێوگەمە کرایە لە خوار هەفتەیەکان ئەوگامە نەکرایە بەخۆ سەرەتاوی یاریە لە مناسبەکان کرایە بە حکمی ئەوەی کاتی خۆی سیارشتووا کەم بووە لە گوندێک لە گوندێکی مناسبە کە بە ژن گواستنەوە کە بووە لەو مناسبانەوە یاریە کرایە بەڵام سەر خۆشحالیەوە بەهۆی ئەو هەموو گەنجە جوانە سۆشیال میدیا گەمەکان گەشەیان کردیا هەموو ساڵانە خوڕ دەکرێتەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆز لە وەرزی زستان زیاتر لە وەرزی زستان ژۆڤیارە دەکرێت بە حکمیەوەی شەو درێژە چکە ئەو یاریە چەند سەعاتش پێویستە وەکو دیاریکراوی مەسەلەن بەو کتۆپانەی سەعاتە گیان 2 ساعت بی ئەو یارە نزیکە 4 ساعتی پێویستە یاری هەیە بە دوو شەوێک لای نافتەوە بە حکمی ئەوەی لە شەوی زستان دەکرێت شەوی درێژ یاری کوردەوارێ بە حکمی ئەوەی یاری خۆمانە ڕەسەنە تەقلید نییە ینی چاولێکەری نییە بە خۆشحاڵی دەبێ مەگەشەی پێ بدەین ئەمە خزمەتی بکەین چینێکی گەنجی جوانش هاتە پێش ئێستا لەو یاریە کە دەبینی شەوانە سیرکە بە چای خۆشەوە دەبینی خەڵکەشی زۆر بینەری هەیە گەنجەکان زۆریان تێکردیە یاریزانی باشی دەرچووە جێ خۆشحالیە
ئەو یاریە بەخۆی لە هەر چوار پارچە کوردستان دەکرێتن ئەو یارە دەوڵەمەندە ماشەڵڵا ئێستا بە حکمیەوەی پەرد بۆ برن چوار پارچە کوردستانمان هەیە لە کوردستانی خۆمان بە تایبەتی ناوچەی هەولێر بە کلااو دەکری ئاسایی لە ناوچەی بڵێ کەرکووت عن کلاوە بەڵام کلااوەکانی عکسی ئێمەدادن ئێستامان لە سەرلا دادن ئەوانە سەر دەمدادێ کلااوەکە وەردەژێڕێت لە کوردستانی تورکیا دەکرێت وەکو شێوەی کلێتەوە دەچیندرێ لە کوردستانی ئێران شێوازەکە گۆرێویە دەچێت حینە سوفە دەچێت دان دەێتن ئەو یارە لە نۆ کلااو پێک دێتن لە سێ یاریزان هەتا هەشت یاریزان یاری پێ دەکرێت ئەگەر خول بیتن مەسەلەن خول دەوری بیتن لە سێ یاری نابیکەمتە سێ یاریزە کەمتر بی لە هەشت ناوی زیاتر بیتن بەڵام ئەگەر ودی بێ ئاسایبی لە ناماڵە بڕاتن ئاسایەت دە لە یاریزانش گەمە بکاتن لە نۆ کلااو پێک دێتن کلااوەک دەستخۆشکەری پێ دەگوتری ئەنگوستەکەی نادەشاریەوە بەڵام کاتی خۆ بە فشێک یاری کرا فشێکی دەمانچیان بڕیاوانە بەڵام بەو دوایە خۆشحاڵین کە وەستافریاتێ لە گروپی دارەت و توانی ئەنگوستەمان دروستکە بە زەردا شێوازی زەردا ئێستا بە ئەنگوستە یاری دەکرێتن لە نۆ کلااو پێک دە و پێم وتی دەستخۆشکەر کلااوێک بۆش دەکرێتنەوە تری دەشاردرێتەوە دەستەگوریشمان هەیە 5 کلاوە کە ژمارە 100 کلااوت کرد مەثەن 100 کراوە نووسی دەستەگوور دەشاردرێتەوە دەستەگوور چیە 5 کلاوە بەخۆی شەشە کلااو دەست خۆش دەکەیت 5 کلااو دەشاردرێتەوە لەو 5 کلاوە سێ بێت هەیە دەتوانین سێ کلااو بە خۆت بینی بێیە دووشان فتە ئەگە هێناتەوە ئەوە گروپی بەرامبەرت 25 بەرزی دێتە سەر 75 خاڵ ئەگەریش نەیهیناوە ئەوە 100 کلاایی دەسووتێ یاریەکە بردیتەوە Oba